هیچ کەسێکی سالم ئەگەر لە کۆمەلگا و ژنگەیەکی ئاساندا بژیت ممکنە تووشی بۆ نمونە ئەوە نەبێت کە باری دەرونی تێک بچێت مەسەلەن ڕۆح و ویژدان و عەقڵ و ئەوانەی تووشی کێشە و گیر و گرفت بێت بەڵام لە کۆمەلگایەکی بەو جۆرە ئاڵوودە بۆ بزوتنەوانە لە کۆمەلگایەکی بۆ جۆرە داماوکرا و بێچارەکرا و بەومان نایە کە ئێستا لە کوردستانی ئەمڕۆیە ئێمە ئەیبینین ممکنە خەڵکی بێچارە گەنجی بێچارە ڕوبەڕووی تووشی ئەم گرفتانە ببێت تووشی باری دەرونی ببێت بەڵام باری دەرونی یان نەخۆشی دەرونی بەشێکە لەو هەلومەرجە یان بەرهەمی و هەلومەرجە سەختە ئەخلاقیە کۆنەپەرستانەیە کە ئەو بزوتنەوانە فەرزیان کردووە بەرهەمی ئەو هەلومەرجەیە کە دەستی ئەو خەڵکی بڕیوە دەستی ئەو بەشەریەتەی بڕیوە دەستی ئەو گەنجەی بڕیوە لەوەی کە بتوانێت ژیانێکی سالم و ئاسایی بژی لەوەی کە بتوانێت پەروەردەیەکی ئاسایی وەربگرێت پەروەردەیەکی مۆدێرن وەربگرێت لە هەلومەرج و ئیمکاناتی ئەو کۆمەلگایە بۆ گەشەپێدانی خەلاقیەتەکانی خۆی کەڵک وەربگرێت ئەگەر کۆمەلگایەکی دروست هەبێ بێگومان ئەو کەسانەی کە تووشی کێشە و باری دەروین دەبن دەبرێن چارەسەر دەکرێن بۆ کلینیک و عیادە و شوێنی پێویستیان بۆ تەخسیس دەکرێت ئیمکاناتی پێویستیان بۆ تەخسیس دەکرێت بۆ ئەوەی کە بتوانن بگەڕێنەوە سەر ژیانی نۆرماڵ و ئاسایی خۆیان